بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، فمن يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، ونشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. بەڕێزان ئازیزان، لە سەرەتاوە داواکارین لە خوای گەورە ئەو ڕۆژگارانەی کە تێدان خوای گەورە لێتان مبارەشی کا و تاعات و عیبادەتەکانتان لێ قبول کات لە نوێژ و ڕۆژی و قیام و سیام و خوای گەورە بیکاتە مای ئینشاءڵڵا خێر و خۆشیەشی گەورە بۆ ئێوە و گشت موسڵمانان. بەڕێزان ئەو بابەتێمە ئەوڕۆ کە عەزما لێ باسی کەین بابەتی زەکات الفیتر یاخۆ سەدەقەت الفیتر. یەکەم جا پێناسەی ئەو بابەتەیە ئەو سەدەقە و زکاتی فتر چییە؟ طبعاً لە زەکات لە ئەسڵ و زمانی عەرەبی بە معنا گەشە و زیادبوون و نەماکردنە، وەکو خوای گەورە کە دەفەرمێت قەد ئەفلەح مەن زەکاها وقەد خابە من دەساها، یعنی ئەوەی کە ئەو کەسە و ئەو ئیماندارە سەرکەوتووە کە نەفسی خۆی پاک دەکاتەوە و کە پاشی دەکاتەوە گەشە دەکات و ئیمان و بڕوا و تەقوایەکەی زیاد دەکات. لە زمانەوانی عەرەبی بەوەی هاتووە، بەڵام پێناسەی لە ئیصطلاحی فقی و لای عولەمایان و زانایان زەکاتی فتر یاخۆ سەدەقەی فتر چییە؟ ئەو شتەیە کە دەردەکرێت، یعنی ئەو پارە یاخۆت ئەو خواردنەیە کە دەردەکرێت لە مانجی ڕەمەزان کاتی موسڵمانان بە ڕۆژوون دوای ئەوە ڕۆژیەکانیان بەرەو تەوابوون دەڕوات نێزیکی جەژن دەبن، ئێتر خوای گەورە ئەو زکاتە و ئەو سەدەقەی داناوە لە سەریان دەربکەن لە ماڵی خۆیان. بۆیە ئەو وشە و زاراوەی زەکات الفیتر بۆ ئەو بابەتەیە کەوە لە خواردنە لاقوتە یاخود لە ماڵە دەری دەکات لە ناو مانجی ڕەمەزان، ئاخری مانجی ڕەمەزان، و دەکاتە مایەی پاکبوونەوەی ڕۆژوەکەی ئینشاء الله تعالی. ئەوە وەکو پێناسەکەی. زەکاتی فتر حکمەکەی چییە؟ یاخۆت سەدەقەی فتر بەڕێزان ئەوەیە حکمەکەی لە لای عولەمایان کە پێ دەڵێن سنەتون واجبە، یعنی سنەتێکی واجبە کراوە لەسەر موسڵمان پێویستە ئیلا دەری بکات. ئەوە وەکو ئیصطلاحی عولەمان بەو حەدیسەکەی ئەبن عومەر دەجێڕیتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت، دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی فەرزە لەسەر هەموو ئینسانێکی موسڵمان بیت و حڕ بی یان عەبد بیت، نێر بی یان مێ بیت، کەوا سەدەقەی فتر لەسەر خۆی دەربکات. پێغەمبەر دەفەرمێت ینی پێویستە لەسەری و فەرزە لەسەری دەربکات. لێرە عولەمایان کە دەڵێن مەسەلەی فەرزەکە مەبەستی ئەوەیە، یعنی سنەتێکی واجبە، سنەتێکی واجبە، چونکەمە بە دەقەکانی تری فەرموودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم و ئاەتەکان و دەقەکانی تر کەوا نانی لە ئەرکانی ئیسلام نییە، بەڵام سنەتێکی واجبە کە ئەو سەدەقەیە یاخۆ زکاتی فترە وەکو لەو کوردەواری خۆمان و لە ناو کۆمەلگا پێ دەڵێن سەرچاکردنەوە، هەتا هەندێک بەو شێوازە لەناو منتەقەی هەولێر و دەشتی هەولێر وانە بەناو بانگووە. ئەوە وەکو باسمان کرد سنەتێکی واجبە لەسەر چێ؟ لەسەر هەموو موسڵمانێک، کچکە بی یان گەورە بی، ینی بالغ بی یان باڵغ نەبیت، نێبی یا مێبیت، حڕ بی ئازاد بی یاخۆت عەبد بی، لەسەر هەر هەمووی ئەوە واجبە دەربکرێت. و ئەوەشی هەبی ماڵ وشتی هەبی، ئەوەی کە هیچی نەبی لە ماڵ فەقیر و هەژار بی هیچی نەبی، ئەوە لەسەری واجب نییە، چونکە ئەسڵەن بۆ ئەوان دەردەکرێت. ئەوە لەسەر ئەو جۆرانە سەدەقەی فتر و زەکاتی فتر واجبە. و هەروەهاش ینی ئەو زکات و فترەیە طبعاً دەدرێتە چێ؟ دەدرێتە ئەو ئەسنافەکانی کە خوای گەورە باسی کردووە لە قورئانی پیرۆز،
ئەو هەشت سنفەکەی کەوا فەقیر و هەژار و قەرزار و ابن السەبیل و غاریب وانە، بەڵام ئەولاتر و باشتر وایە دوو سنف فەقیر و مسکین. عولەمایان دەڵێن ئەولاتر و باشتر وایە ئەو سەدەقە فیترەیە بۆ ئەو دوو سنفەی بێ، فەقیر و مسکین، کە ئەوانەی هیچی نییە بۆ ئەوانە سەرف بکرێت. ئەگەر چیلوانی دیش دروستە، بەڵام ئەولاترە بەس بۆ ئەو دوو سنفەبی زکاتی فتر و سەدەقەی فتر وەکو تایبەتمەندیەک عولەمایان لەسەریان بەو شێوازە قسەیان کردووە. ئەوە وەکو گوتمان ئەوانەی کە پێی مستحقە و پێیان دەدرێت بەڕێزان ئەو سنفانەنە ئەدی کاتەکەی چ کاتە دەردەکرێت سەدەقەی فتر. بەڕێزان کاتەکەشی ئەوەیە کە مانجی ڕەمەزان داهات و دەست بە ڕۆژی و کرا، ئەوە کاتەکەی دەست پێ دەکات. بەڵام کەی ئەولاتر و ئەفڵەلتر و باشترین کاتکەیە، عولەمایان و زانایان دەڵێن کە دوو ڕۆژ سێ ڕۆژ مابی لۆ جێژن دروستە دەری بکەیت، دوو ڕۆژیان سێ ڕۆژ مابی دروستە دەری بکەیت. ئەگەر چی لەکن مەذهبی ئیمام شافعی دەڵێن لە دوای 15 مانجیش و پازەی ڕەمەزان دروستە دەری بکەیت، بەڵام ئەولاترە خۆی ئەو سەدەقە فترە بۆ چییە؟ حکمەتەکە و یعنی سوودە و قازانجەکەی بەڕێزان بۆ ئەوەیە کەوا خەڵکی فەقیر و هەژار لەوانە بۆ ڕۆژی جەژن خواردنیان نەبی، شتیان نییە بۆی ئەوان سەرف بکرێت. ئەوە سەدەقەی فتر بۆ ئەوەیە. بۆیەش هەرچەند دەرکردنەکەی لە کاتی جەژن نێزیکتر بی، ئامانج و حکمەتەکەی خۆی دەگەینیت، کەواتە ڕۆژێک دوو ڕۆژ پێشی جەژن دەربکەی. بەڵام ئەفضەلترین کات ئەوەیە لە نوێژی بەیانی هەتا نوێژی جەژن. ئەو لە ئەلئەوقات ئەفضل الأوقات، وەکو زانایاندا فەرمێن لە ئەگە بتوانی لەو کاتەی بدەی بۆی فعلا لە ڕۆژی جەژن ئەو فەقیر و مسکینە سوودی لێوە دەگری. ئەدی ئەو بابەتەی لێدا دەکرێت چییە؟ طبعا خلاف لە ناو زانایان هەیە لە چی دەکرێت سەدەقەی فتر زکاتی فتر. دەقی فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتووە لە باناوی تەمری هیناوە، ینی خورما یا خۆ شعیر کە دەکات جۆ یا گەنم یا خۆت برنج یا عولەمایان دوایشیان کردەوە ڕاوایان کردەوە فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کامە لە کام کات و لە کام شوێنێک قوتیان چ خواردنێک بووە هەشتێک بی ئەوە دەبی لەو قوتەی ئەو سەدەقەی فترە دەربکرێت. دقەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەڵێ حتا سەحابەش حتا جیلی سەحابە و تابعینیش زیاتر دەریان کردووە لە چی؟ لە قوتی ئەو کاتە. بەڵام هەندە عولەمای تر و مەذهبەکانی تر بۆ نمونە ئیمامی ئەبوو حەنیفە دەڵێ لە ئەوانە لە هەندە شوێن و هەندە کاتان قوتەکە مەوجود بی، بەڵام پارەی پێنەبیشتە زەروریەکانی ژیانی خۆی بۆ دەربینی. بۆیە فتوا هەیە و لە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە دەڵێت دروستە بە پارەش نەقدەن بدرێت، بە تایبەتی خاصن ئێستا کوردستانی خۆمە لەوانە مەسەلەی برنج و خۆ ئەو بابەتانەی ژیانی ئەساسی ڕۆژانە حتا کە بایعیش دەدرێت لەوانە ئەو بابەتانە هەبی لە ژیانی ڕۆژانە، بەڵام پارەی نییە گۆشتی بکڕی، پارەی نییە جلگوبەرگ بۆ منداڵی خۆی بکڕی ئەو کابرای فەقیر و هەژار. بۆیە مەسائلی شەرعیش بە مەقاسدا مەقسەدەکەی لە چیوە ئەو پارەی کە دەدرێت بۆ ئەوەی پێویستیەکانی ژیانی بۆ دابینکە کە والله ئاعلم وەکو ئیمام ئەبوو حەنیفەش دەفەرمێت نەقدەکەش دروستە کە پارەکەی بدرێت. کەم یەکەی چەندە بەڕێزان؟ ئەو قادەرەکەی چەندە؟ ساعەکە. ساع ینی چوار مستی ئەو هاوەسەد لە چ خورمابی یان لە جۆبی یان لە برنجە لە گەنمە یان لە هەرچی بابەتێک یاخۆت بە قەدەری ئەوەی تەقدیری دەکەی بە پارە ئێتر ئەوە هەر سەرە ئینسانێک ئەوەندەی لەسەری دەردەکەی و زکات فیترەکەی دەدایە. ئەو جۆرانە وەکو باسما کرد فەقیر و هەژار. ئەدی خێر و پاداشتەکەی چییە؟ وەکو پێغەمبەر کە صلی الله عليه وسلم فەرموویتی خێر و پاداشتەکەی دەبیتە ئەوەی لەو ڕەمەزانەی ئەتوو هەر لەغوەتەکەت کردبی، هەر گوناح و تاوانەکەت کردبیت، ڕەمەزانەکەت ڕۆژێکەت پێسوک ببی بۆ دەبیتە کەفارەتی ئەو لەغوە و ئەو گوناحەی ناو ئەو ڕۆژ و ڕەمەزانیت بۆ پاک دەبیتەوە و خاڵص دەبیت و لەوەی پاداشی ڕەمەزانەکەی وەربگری. بۆیە ینی داواکارین لە ئێوەی بەڕێز ئینشاء الله هەوڵ بدەن بە باشترین شێوەت ئەو زکاتی فیتڕەی دەربکەن وەکو باسمەکرد لە کاتی خۆی کەوا یەک دوو ڕۆژ پێشی جەژن ئەگەر باشترینیش لە شەوی جەژن و هەتا پێشی نوێژی جەژن دەربکرێ باشترە. ئەگە دوای جەژن کرا ئەوە عولەمایان دەفەرمێن بە سەدەقە حیساب دەبینە بە زکاتی فتر. وان دەشی دەڵێن وەکو قەزا دەبیتە زکاتی فتر. خوای گەورە لە هەموو لایەک تەعات و عیبادەت قبول بکات نوێژی ڕۆژیەکان وەخوای گەورە ئەو ڕەمەزان و ئەو ڕۆژەی بکاتە فتحەکی گەورە بۆ مسلمانان و دینی ئیسلامی سەربخات و لە گوناح و تاوانی ئێمە و ئێوەش خۆش بیت. وصلى الله وسلم وبارك على نبينا محمد
وعلى آله وصحبه أجمعين.